دوای 20 ساڵ بەرپرسێکی باڵای ئەمریکا سەردانی چینی کردووە لە کاتی دەستبەکاربوونی جۆ بایدن سەرۆکی ئەمریکاوە تا ئێستا و ئیدارەی نوێی بایدن ئەمە یەکەم بەرپرسی باڵای ئەمریکاشە کە سەردانی چین بکات. پەیوەندیەکانی نێوان چین و ئەمریکا بە شێوازێک بوون لە ماوەی ڕابردوودا بە تایبەتی لە سەردەمی دۆناڵد ترەمپەوە کە گرژەیەکی زۆرتری تێکەوتووە خەریکە دابەشکاریەک لە نێوان دوو جەمسەری گرنگی جیهان دروست دەکات. داهاتوەکانی چۆن دەبێت و بۆچی ململانیانن تا ئێستا هەر بەردەوام من زیاتر قسە دەکەم بەڕێز دکتۆر سامان سۆرانی شارەزای پەیوەندی نێودەوڵەتیەکان لە سودێ لەگەڵمە. دکتۆر سامان زۆر بەخێر بێت. زۆر بەڕێزی زۆر سپاس. ئەنتۆنی بلینکن وەزیری دەرەوەی ئەمریکا سەردانی چینی کرد دەگوترێت کە ئەمە هەنگاوێکە بۆ ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی نێوان ئەو دوو وڵاتە. با باس لەوە بکەین ئایا ئەم ململانیانەی نێوان چین و ئەمریکا شەڕی هێزە یا شەڕی ئابووریە یا بابەتێکی دیکەیە؟ ئەلبەتە هەردووکێتی ئەوەی ڕاستی بێت ئەمریکا لەگەڵ چینە ڕکابەرێکی ئابووری بەهێزە کە بە ڕکابەری یەکەمی دەزانێت لە هەمان کاتیشە چین نەیشادۆتەوە کە لە ماوەی ڕابردووە هەوڵی هەژمونی هەیە لە ناوچەی هێمیسفێری خۆی. ئەمەش طبعاً بە نسبەت ئەمریکاوە تا ڕادێک بێتە مای نیگەرانی ئەوەش بۆتە هۆکاری ئەوەی کە ئەمریکا هەموو وەکو چۆنەڵێت هاوسەنگی خۆی یا توانای خۆی بگوازێتەوە لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ ئەو دەبەرەی کە چین تایە وجودی هەیە و هاوپەیمانیەکش لەو ناوچەیە هەمیشە هەبووە بەڵام بەهێزتری بکات تونند و تۆڵتری بکات بەوەی کە لەگەڵ کۆریای باشوور لەگەڵ یابان لەگەڵ سنگاپور و لەگەڵ ئوسترالیا کاری هاوبەشی بکەن بۆ ئەوەی کە بتوانن ئەو هەژمونەی کە چین مەبەستێتی لە ڕۆی با بڵێن فراوانخوازیەوە ڕێگریەکی لێ بکرێت ئەو هەوڵی کە با بڵێن لە ڕووی ئابووریشەوە مەبەستە تا ڕادەیەک سنوورێکی بۆ دابنرێت لەبەرەوەی چین ئەمڕۆ خۆتان دەزانن لە بوارەکانی تەکنۆلۆژیای زانیاری لە بوارەکانی ترش سەرکەوتنی زۆری بەدەست هێناوە و بووە بە ڕکابەرێکی یەکەم باشە. دەگوترێت کە لە نێوان ئەو جەمسەربەندی کە کراوە ئێستا دوو بلۆکی ڕۆژاوایی هەیە یەکیان بە سەرکردایەتی چین یەکیان بە سەرکردایەتی ئەمریکا. بەڵام ئەمە لاوازی ئەمریکا نیشان دەدات کە ئیجازەی داوە ڕکابەرەکانی بەم شێوازە پێگەی خۆیان بەهێز بکەن. بۆچی چین بەم شێوەیە توانی بێتە ڕکابەرێکی سەرسەختی ئەمریکا؟ لە ماوەی ڕابردوو ئەلبەتە ئەمریکا خۆی هاوکار بۆ بەوەی کە چین بتوانێت ئەمڕۆڵە بجێڕێکە ئێستا دەیگەڕێ بەوەی کە لەگەڵ چینە لە سەردەمی هەنری کیسنجەرش وەکو چۆنەڵە جۆرێک لە کرانەوە کراوە لە بەرامبەر بە چین لەلایەن ئەمریکاوە بەوەی کە بەکارهێنراوە دژ بە یەکێتی سۆڤێتی جاران و چینیش توانیوێتی ئەو وەکو چۆنەڵێ دەو دەرفەتە بە باشترین شێوە بقۆزێتەوە بۆ ئەوەی کە خۆی لەو بوارانەی کە باسم کرد بەهێز بکەوە ئێستا ببێت بە ڕکابەرێکی یەکەم لەگەڵ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا. لە بەرامبەرە ئێوە خۆتان دەزانن کە ئەمڕۆ لە ئەڵمانیاش بابەتێک هەیە کە پەیوەستە بە چینەوە. ئەڵمانیا خۆتان نەزانن کە پارتنەرێکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکایە و بەشێکە لەو سیستەمەی کە ڕۆژئاوایە بەڵام ئێستا لە پەیوەندیەکی باشە لەگەڵ چین. ئێوە دەزانن پەیوەندی ئابووری نێوان چین و ئەڵمانیا گەیشتۆتە نزیکەی 300 ملیارد ئاڵوگۆڕی بازرگانیان هەیە. وڵاتێکی وەکو ئەڵمانیاش وڵاتێکە کە هەناردەکارە و ئەمەش وای لێ کردووە کە وابەستە بێت وەکو چۆن لە ڕابردووە لە ڕووی گازی سروشتیەوە وابەستەی چین بووە. ئێستا ئێمە دەزانین کە چین هەوڵی ئەوە دەدات کە لە ڕێگەی ئەڵمانیاوە زمینەی بۆ خۆش بکرێت بۆەوەی لەگەڵ یەکێتی ئەوروپاشە ئەو بازاڕی کە لەوێ هەیە زیاتر فراوان بکات بەوەی کە هەژمونی خۆی ئەوەی کە هەمیشە لە خەیاڵی هەبووە و ڕێگای ئاوریشمیە بگەینێتە ئەوروپا. زۆر باشە. جگەلەوە لە ڕۆ سیاسیەکە شێوە لە هەر دۆسەیەکدا کە ئەمریکا بەرامبەر بابەتێک وەستا بێتەوە چین لە ئەو دیوی بابەتەکەەوە بۆ نمونە ڕێکەوتنی ئەتۆمی نێوان ئێران و گروپی 5 کۆیەک یا شەڕی رووسیا ئۆکرانیا کە لە ماوەی ڕابردوودا بینیمان هەڵوێستەکانیان چۆن بوو ئەم جەمسەربەندیە چۆن دەبینن بۆچی بەم شێوازە بەریەککەوتن لە نێوان ئەم دوو وڵاتە هەیە؟ خۆی لەبەرەوەی خواستەکانیان جیاوازە. سیستەمی نێودەوڵەتی تا ڕادێ مۆرکێکی ڕۆژئاوایی پێوەیە بەڵام چین لە بابەتی مالتیلاترالە ناچێتە ناو ئەو با بڵێن ئەو خواستەی کە ڕۆژئاوایەکان مەبەستیانە. چین لە ڕووی سیستەمەکەیەوە بەرەنگاربوونەوەیەک هەیە لەگەڵ ڕۆژئاوا بە شێوەیەکی گشتی ئەوەی کە من ئاماژەم پێی کرد کە با بڵێن پەیوەندی ئەڵمانیا لەگەڵ چینە لە ڕووی ئابووریەوە بەو شێوەیە بەهێزە. بەڵام خۆتان دەزانن ئەڵمانیا هەوڵی داوە کە چین وەکو هاوبەشێکی استراتیژی بەکاربێنێ بەڵام لە هەمان کاتە ڕکابەریەک هەیە لە نێوانیانە. چین مەبەستێتی
ئەڵمانیا یاخود ڕۆژ ئاوایەکان وڵاتانی ئەوروپا لە ئەو پاشکۆ بەندیەی کە هەیە لە ڕووی ئابووریەوە لە ڕووی سیاسیەوە لەگەڵ ئەمریکایە ڕابیکێشێ بەلای خۆیە بۆ ئەوەی کە ئەو نەزمەی کە خۆیەتی دانی پێ بنرێت لەلایەن سیستەمی نێودەوڵەتی. زۆر باشە. لە کۆتاییشتا گەر بپرسم بژاردەکانی بەردەمەم دوو وڵاتە چی دەبن؟ هەندێک ئەگەر باس دەکرێت نەگەری ڕوودانی پێکدادانی سەربازی ئەو شەڕی کە پێشووتر باسی لێوە کراوە، ئایا هیچ بژاردێک لەم شێوەیە ئەکرێت ڕوو بدات؟ خۆی ئەو بژاردەیە گەگەر لەو شێوەیە هەبێت کێشەیەکی گەورەیە بۆ ناو سیستەمی نێودەوڵەتی بە شێوەیەکی گشتی، بەڵام لە ماوەی ڕابردووە نزیک بوونەوە هەبووە لە ڕووی دەریاییەوە لە ڕووی ئاسمانیەوە کە بەوەی بگات بە پێکدادانێکی فڕۆکەکانیان لەگەڵ یەکترە یاخۆت کەشتەکانیانە لەگەڵ یەکترە. چونکە خۆتان دەزانن ئەو هێمیسفێرەی کە با بڵێن چاینا هەژمونی بەسەریا هەیە بابەتێک هەیە پەیوەندی هەیە بە تایوانەوە کە چین بە هیچ شێوەیەک قابلی قبولی نییە کە دەوڵەتێکی جیاواز مامەڵە لەگەڵ تایوان بکرێ، بەڵکو ئەو بە بەشێک لە وڵاتی خۆی دەزانێت و پەیوەندەکانی نێوان وڵاتانی ئەوروپا لەگەڵ تایوانە بە توندی محکوم دەکات. بۆیە ئێمە پێمان وایە ئەگەر بێت و لە ئایندەیە چین هەوڵێک بدا بۆ ئەوەی کە تایوان داگیری بکات یا سنوورداری بکات و ئەمانە ئەگەری زۆرە کە وەکو چۆن رووسیا لەگەڵ ئۆکرانیا کەوتە جەنگەوە ئەو بابەتە لەوێ سەر هەڵبدات. بەگرنگ بزانیم پرسیارش بکەم سەبارەت بە سەردانەکەی بلینکن ئەمە چی لە هاوکێشەی شەڕی رووسیا ئۆکرانیا دەگۆڕێت؟ سەرۆکی چین وتی کە ئامادە نین چەک بە رووسیا بدەن، ئەمە چی لە بابەتەکە دەگۆڕێت؟ ئەوەی کە گرنگە بە نسبەت ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکاوە بزانینی ئەوەیە کە ئایا تا چ ڕادەیەک چین هاوکار دەبێت لە پشتیوانیکردنی رووسیا لە ڕووی سەربازیەوە، چووکەگەر ئەو کارە بکات ئەوە بەرامبەر بە ڕۆژاوایەکان ڕادەوەستێ. بەڵام لە هەمان کاتە ئێمە لە ماوەی ڕابردووە بیستمان کە جۆ بایدن بە ئاشکراوتی ئەمە مەبەستمان نییە کە ئۆکرانیا ببێت بە ئەندامێک لە ناتۆ. بۆ مەبەستە ئەمە ئاماژەیەکە بۆ ئەوەی کە لەوانەیە هێورکردنەوەیەک بوونی هەبێت، لەوانەیە هەوڵ بدرێت بۆ ئەوەی کە چین کە هەژمونێکشی هەیە لە ڕووی پەیوەندی ئابوووریەکانی لە پەیوەندی سیاسەکانی لەگەڵ رووسایە بتوانرێت بەکار بهێنرێت بۆ ئەوەی کە ئاگربەستێک لەوێ ڕوو بدات. زۆر سپاس بەڕێز دکتۆر سامان سۆرانی، شارەزای پەیوەندی نێودەوڵەتیەکان لە ستۆدیۆ لەگەڵمان. زۆر بەڕێز، زۆر سپاس.